دەچینە راپۆرتێکی تر خۆشەویستان باس لە مێشەنگ دەکەین یان باس لە وەرزی پورەدانەوە و لە هەندێک ناوچەش پێی دەڵێن شەرخەدانانی مێشەنگ دەکەین. ئەم بابەتە چییە؟ بۆی هەر ڕوونکردنەوەیەکە بە پێشوی بچین بینەری راپۆرتەکە بین کە دیارە بە گرتەی ڤیدۆیی ڕوونی دەکەینەوە. لە کوردستاندا هەنگوین چەند ساڵێکە ئاستێکی زۆر باش تۆمار دەکات، بە تایبەتی هەندێک ناوچەمان هەیە کە زۆر دەوڵەمەندن بە بەرەمێنانی هەنگوینی زۆر ساخ، بە تایبەتی لە ناوچەی سۆران و باڵەکایەتی، هەنگوینی خەندیل، ئەمانە زۆر بەناوبانگن. لای خۆشمان لە زۆر ناوچەی تر بێگومان هەنگوینی ساغەیە وەکو پێنجێن، زۆر ناوچەی تر. مەبەستمە لەسەر شەڵخەدان یان پورەدانەوە ڕوونکردنەوەیەک بدەین کە راپۆرتەکەمان لەسەرەوەی کە وەرزی شەڵخەدان یان پورەدانەوەی مێشەنگە کاتێک کە شاژن کۆمەڵە گەرایەک یان کۆمەڵە کرمۆکەیەک دادەنێت لە نێو باڵێن ئەو شوێنی کە تیایدا دەژین ناو سنووقێک بۆ پاراستنی ئەو مێروانە، بۆ پاراستنی ئەو کرمانە مێشەنگەکانی تر هەڵدەسن بە دروستکردنی قۆزاخەیەک بە دەوری ئەم کرمۆکانەدا. دوجار لە نێو ئەو کرمۆکانەدا شاژنێکی نوێ دروست دەکەن. ئەم شاژنە نوێیەکە گەورە بێت دوای 16 ڕۆژ لەگەڵ شاژنە کۆنەکەیە یەنە دەرەوە ئەبێ بە شەڕیان و جیاببوونەوە ڕۆدات کە جیاببوونەوە ڕۆدات لەو سنووقە لەگەڵ شاژنە کۆنەکەیە کۆمەڵێک شوێنکەوتوو هەیە لەگەڵیان ئەڕۆن کە شاژنە تازەکەش دەمێنێتەوە. زۆر جار چەند جارێک یان دە جیاببوونەوە لە نێو یەک قۆزاخە ڕوەدات ئەکەوێتە سەر ئەو شوێنی کە ئەم پورەی تێدا دروست بووە. دیارە بێگومان کە لەم پورەیە دەرئەچن یان جیابنەوە لە ماوەی 15 مەتر یان 16 مەتر لەسەر دارێکی تر دەنیشنەوە و جارێکی تر پورەیەکی تر دروست دەکەنەوە و ئەمە یەکە لای خۆمان دەڵێت هەنگوینی شاخ یان هەنگوینی سروشتی. ئەگەر هەنگاوانانی خۆمان فریای بکەون خێرا ئەو پورەیە بگرنەوە ئەتوانن بیبنەوە سنووقێکی تازەیان دەست دەکەوێت و چاودێری دەکەن. ئەگەر بێگومان نەشگیرێتەوە دەچن لە نێو شاخ و شوێنە سروشتەکاندا هەنگوینی سروشتی و گەشەی خۆیان دەکەن و ژیان بەسەر دەبن. ئەم راپۆرتەی پامنێرمان وڵات لەسەر ئەم بابەتەیە واتە وەرزی پورەدانەوەی مێشەنگە پێکەوە دەچین بینێت. وەرزی لێکدابڕان و دروستکردنی ماڵی تازەیە بۆ مێشەنگ. سەرباز کاری بە خێوکردنی مێشەنگ دەکات. یەکێک لە هەنگەکانی سەرباز شڵخەی داوە و ئەو ئێستا سەرقاڵە شوێنێکی گونجاو بۆ دەستنیشان بکات. لە ناوەڕاستی مانجی چوار لە ناوەڕاستی مانجی چوار زۆربەی هەنگەکانیان دابەش ئەەکەن، بەڵام پورە تاخیر ئەبێ، پورە کەمێک تاخرتر ئەبێ، دەکەوێتە سەرەتای مانجی پێنج و ناوەڕاستی مانجی پێنج لەو ماوەیە پورە ئەدات کە ماکە ئەو شرخەیە دەرکردیە. ئێستا مێشێکی تر بابێن زیادەبی، یعنی مێشێکی نوێ ئەم مێشە ئەوە شرخەیە و لەنا ئەو سندوقەیدا ئەنین ئێستا مێشەکە بەخۆی دەچێتە سە و ئیتارانەی کەوا پێشتر لۆماندانان دێنەوەیەوانش دێنەوە ناو سندوقەکەی. ڕۆژانە لە کاتی شڵخەدانی مێشەنگ دەبێت خاوەنەکەی لە نزیکەوە چاودێری بکات، چونکە مێشەنگ کاتێک شڵخە دەدات بۆ ماوەیەکی کاتی لە نزیک خەڵێفەکەی یان پورەی لە لەقی دارێک هەڵدەنیشێت و تا سەعاتێک بۆ 2 سەعات لەوێ دەمێنێتەوە. دواتر بەرەو چیاکان دەڕوات، لەوێ خۆی جێگایەکی گونجاو دەستنیشان دەکات و ژیان دەست پێ دەکات. لە وەختی خۆمێشن بە خوددا نەکردن تەغەریفا بوون لە داران لە چیان تەینان و تەخەریفا نەکردن دانەنان، یعنی هەمووی پە 2 هەفتە یانی پە 2 مانگە هەنجون و ڕزقی خۆی پێیە کرد. ئجا پێشە ئەمە بە کەروبارە ئەن بنە چویستانی لە چویستانی زۆ داانە ناجایز وچی پایزە ئەچویێ خەرێفت پێ برنێ بوو لە بە هەنجوینە. مێشەنگ نزیکەی 20,000 جۆری هەیە و 9 جۆر هەنگوین بەرهەم دێنێت. شاژنی مێشەنگ لە بەهاراندا نزیکەی 1500 بۆ 2000 هێلکە ئەکات. تەمەنی شاژن تاکو 4 ساڵ ئەڕوات. هەنگ نێرە و مێ و شای هەیە و خێرایی مێشەنگ 24 کیلۆمەتر لە سەعاتێکدایە. ڕۆژانە 50 بۆ 100 گوڵ ئەپشکنێت.
زاناکان ئاماژە بەوە دەکەن کە هەنگ توانای جیاکردنەوە و ناسینەوەی ڕوخساری کەسەکانی هەیە. جگەلەوەش مێشکی هەنگ بە 20,000 جار لە مێشکی مرۆڤ بچووکترە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست. دەستخۆشی بۆ پامێرمان وڵات حەسەن بۆ ئامادەکردنیان راپۆرتە ژیانی مێشنگ پڕە لە نهێنی و نهێنیەکانە تا بەدوای دابچیت هەر سەرنجڕاکێشن هەسی شەکەی ژیانیان لە ژیانی مرۆڤایەتیەوە زۆر نزیکە. بۆ نمونە کە باسمان کرد پورەدانەوە واتاکەیتر جێ ئەبنەوە و لێکترازان دروستە بێت لە نێو خۆیاندا و شاژنەکە لەگەڵ هزار شوێنکەوتویەکی خۆیان دەچێتە دارێکی تر بەم جۆرە پورێکی تر دروست دەکا وەکو دەبینین ئەمە هانگەوانەکە دەیگرێتەوە جارێکی تر ئەیانەوێت بیگرنەوە و لە شوێنی خۆیدا لە سنووقێکی خۆیدا دای بنێن بەپێی هەندێک سەرچاوە ئەگەر فریای نەکەون واتە ئەگەر جوتیارەکە فریا نەکەوێت ئەو پورەیە کۆ بکاتەوە بیخاتە نێو سندوقێکەوە ئەوە 300 دانە لەو یان زیاتر لەو مێشەنگانە دەبنە نوێنەر و گەڕیدە بۆ گروپەکەی خۆیان ئەو گروپی کە جابوونەتەوە ئاچن ئەگەڕن بۆ کەندووی تازە بۆ شوێنی تازە ئاچن بۆ شوێنێک کە شیلەی هەڵاڵە و گوڵ و ئەوانەی زۆر تێدا بێ شوێنێک ئاوی سەرچاوی ئاوی لێەوە نزیک بێت خوڕۆ و خۆر بێت گەشتواکە لەبار بێت کاتێکە گەڕێنەوە بۆ پورەکەی خۆیان لەوێ شاژنەکە ئاگادارەکەنەوە لێمە شوێنمان دۆزیەوە تۆ دەتوانین بچین لێ بژین لەوێش دوجار شاژنەکە بڕیارەدا کە هەموو ئەو هزار شوێن کەوتوی خۆی بڕوات لەو شوێنەدا ژیان بەسەر بەرن واتە ژیانی هەنگ زۆرترین نێنی لە خۆ دەگرێت ئەگەر بەدوای بچیت زۆر نێنی سەرنجڕاکێشی تێدایە.